سڵاوتان لێ بێبڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک بەڕێزان ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا کە لە مانگی ئاداری داهاتووە لە بری بەشەخۆراکی مانگانە کە لە ڕێگەی کۆبوونی خۆراکەوە دابش دەکرێت پارە بەسەر هاوڵاتیاندا دابش بکرێت لەو بارەیەوە عەلی دەباغ وتەبێژی حکوومەتی عێراق ئەوەی ڕاگەیاندووە کە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەیکیدا چەند بڕیارێکی دەرکرد یەکێک لەوانە بڕیاردرا کە لە ساڵی داهاتووەوە و لە مانگی ئاداردا کۆبوونی خۆراک بگۆڕێت بە پارە و بەسەر خێزانەکاندا دابش بکرێت لە بەرامبەردا ئەندام پەرلەمانێکی لیستی عێراقیە ئەوە ڕادەگەێنێت کە بڕیاری هەڵەشانەوەی کۆبوونی خۆراک بڕیارێکی نادروستە و قەیرانێکی نوێ بۆ سەر قەیرانەکانی تری وڵات زیاد دەکات. لە لێدوانێکیدا بۆ سۆمرە نیوز یاسین عوبەیدی ئەندام پەرلەمانی لیستی عێراقیە لەسەر پشکی پارێزگای کەرکووک ئەوەی ڕاگەیاندووە کە ژمارەیەک بازرگان لەو بڕیارە سوودمەند دەبن لە پشت هەڵۆشانەوەی بڕیارەکەون و ئەوشی ڕاگەیاندووە کە ئەمە زیانی زۆری هەیە بۆ هاوڵاتیان و ئەوشی ڕاگەیاندووە کە بە تەرخانکردنی 15,000 دینار پێداویستی ڕاستەقینەکانی هاوڵاتیان دابین ناکات لە کڕینی ئەو کەلوپەلانەی کە ڕۆژانە نرخەکانیان بەرز دەبێتەوە دیارە 15,000 دینار مەبەست لێی بۆ هەر تاکێکی عێراقی کە فۆرمی خۆراکی هەبێ 15,000 دیناری پێدەدرێت ئەمە بەپێی ئەو بڕیاری کە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لەسەرداوە. بەڕێزان تا چەند ئێوە پێتان وایە پێدانی پارە لە بری کۆبوونی خۆراک قازانجە یان زیان بۆ هاوڵاتیان؟ پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای سابر عەبدوڵڵا ڕۆژنامەنووسی ئابووری بۆ ئەوی زانیاری زیاترمان دەستکەوە شیکردنەوەی بکەین بۆ ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی عێراق. سڵاو لەبێ کاک سابر، تا چەند ئەم بڕیارە قازانجە یان زیانە بۆ هاوڵاتی عێراقی؟ بەڵێ زۆر سپاس کاک شوان. دەبارەت بە ئەم تەوەرە من لە باوەڕێم دەچوونی ئەم بڕیارە خۆی لە خۆیدا لەم کاتەیە تقریباً تەوقیتشی خراپە، یعنی لەبەرەوە تا ڕادەیەک بارودۆخی ئابووری عێراق ناسەقامگیرە، جۆرێک لە پاشاگردانی هەیە لە بازاری عێراقیە و خۆتان نەزانن. ئەنجا دەچوونی ئەم بڕیارە لە ئێستای بەڕاستی من بە ئاکارێکی باشی نازانم. جا دانانی بڕێک پارەی کەم کە 15,000 دینارە بۆ هەر تاکێکی عێراقی بۆ ئەوەی ینی ببێتە جێگرەوەی ینی مفرداتی کۆبوونی خۆراک، ئەمە خۆی لە خۆی بەڕاستی جۆرێکە لە با بڵێن لەڵقوبن، جۆرێکە لە ئەوەی کە پێوترێت لە ستەمی ئابووری لە خەڵکەکرێت لە ئێستاە. جا من پێم وایە ئەم بڕیارە ینی هێشتا زوو بوو بۆ ئەمە. ئەگەر تۆزێک بچینە ینی مێژووی دروستکردنی پتاقی تەموینی کۆبوونی خۆراک لە عێراقا ئەگەڕێتەوە بۆ ساڵانی 1982 کاتێک کە شەڕی عێراقیێران هەبوو، حکوومەتی عێراق فەنای برد بووە ئەم جۆرە ینی چارەسەرە، چونکە خۆزانن عێراق بزێت بارودۆخیشی دژواری شەڕە بوو کاتە، ینی هەتا ڕێگەمە چارەسەرێکی کاتی بوو. بەڵام دوایی ئەم کێشەیانی سرایەتی کێشە بەردەوام بوو. ئەوە بوو لە ساڵی 1996 بەپێی یادداشتنامەیەکی لێک دەگەیشتن لە نێوان حکوومەتی عێراق و ئەو کاتە نتوێکردەکانە بڕیاری 1996 کە دەرچوو. بەڵێ باس لەوە دەکەی کە ئەم بڕیارە زوو بوو، واتە ئەمە پەیوەندی بە کاتەوە هەیە، ئەگەر لە کاتێکی تردا واتە دوا بخرێت قازانجی دەبێ؟ ئەگەر دوا بکرێت بە دڵنیاییەوە، چونکە وردە حکوومەتزانین بەپێی ئەو بوجە زەبەلاحی عێراق کە ئەمڕۆ هەیەی ئەوانە وردە بارودۆخی ئابووری جۆرێک لە سەقامگیری و جۆرێک لە ینی لە ینی پەرەپێدان و بەرەپێشەوچوونی بارودۆخی ئابووری عێراق بەخۆ ئەبینێ. من کە ئەڵێم هێشتا زوو بوو بۆ ئەم بڕیارە، ینی فعلاً ئەوە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە ئێستا عێراق بە قەیرانێکی سیاسی و ئەمنی و ئابووری سیاسی ئەپەڕێت. ینی ئەگەر ئەوەی ئێستا ئێمە لە بازار ڕای بینین بەڕاستی ئەوە جۆرێک لە گرانی، ینی فعلاً گرانیە. بەڵێ کاک سەبر، کەواتە سەبارەت بە قسەکەی عوبەیدی کە باس لەوە دەکات ژمارەیەک بازرگان لەو بڕیارە سوودمەند دەبن و دەڵێت ئەوان لە پشت دەرکردنی ئەم بڕیارن. چۆن یەبینی ئەو لێدوانە؟ ئەگەر دەوڵەت حکوومەتی عێراق ینی تەداخل بکات بە شێوەیەکی ئەوەی ینی باڕادەستی خۆی بنوێنێ لە بەڕێوەچوونی کاروباری ئابووری وڵاتە، ینی ئەم بڕیارە شتێکی باشە. ینی بەڵام ئایا
حکومەتی عێراق ینی ئەمەی پێکرێت ینی تێرەکەی خۆی بەناو کۆمەڵی کێشەی زۆرە تێپەڕێ تووشی خەیرانێکی سیاسی بووەوە ئەنە یعنی ئەمانە هەمووی کاریگەری هەیە بەسەر بەردوقابلەکە و واتە هاوڵاتی قسەکەی عوبەیدی ڕاستە کە دەڵێت بازرگان سوودمەند دەبن لەم بڕیارەوە ئەوان لە پشت دەرکردنی ئەم بڕیارەوەن بەدڵنیاییەوە چکە بۆ ئێمە کەسی گشتیمان نییە ئێستا ینی کەسی تایبەتە چکە دەوڵەت هەتا ڕادێکی زۆر کەم بەڕاستی کاریگەری هەیە بەسەر ینی بەڕێوەچوونی کاروبارە ئابوووریەکانە ینی ئیدارەدانی ئابووری وڵات ینی بەڕاستی بەو شێوەی ئێستا عێراق ینی یەک ناگرێتەوە لەگەڵ ئەم دەچوونی ئەم بڕیارەیە ئێستا یەکسەر تۆ ینی بێت کۆبوونی خۆراک لە هاوڵاتیان ببرێت لە برێەوە ینی پارێکی زۆر ڕەمزی دابنێکە 15,000 دینارە ئەمە سەدی حاجاتی خەڵک ناکات ینی پێداویستەکانی خەڵک تێر ناکات ئەسڵان ینی نەمانی کۆبوونی خۆراک خۆی بۆ خۆی ئەوەی تر یان بازارە هەژێنێ و بازارە تەقێنێتەوە بەڕاستی ینی داخل گرانیشی زۆر بەڕاستی ینی ئەمە زۆر باشە بڵێ من بۆ یاڵم لە ئێستای ئەم بڕیارە ینی شتێکی تر بیە کەواتە کاک سابیر ئەگەر باس لە هۆکارەکانی دەرکردنی ئەم بڕیارە بکەین پێت وانییە لێدوانی سەرچاوەیەک بۆ ڕۆژنامی سەباح باسی لەوە کردووە کە کێشە هەیە لە بەردەم گەیشتنی کەرەستە خۆراکیەکان بۆ هاوڵاتیان و هێنانی کەرەستەکان بۆ عێراق ئەمە پێت وایە ئەمە بۆ وای کردووە کە هۆکارێکە بۆ دەرکردنی بڕیارێکی ئاوایان تەنها ڕەچاوکردنی ئەوە بووە کە سوودێکی هەبێ بۆ هاوڵاتیان کامیان زیاترن والله پێم وایە سوودی نییە بۆ هاوڵاتیان ینی بڕیارێکی ئاوا ئەسڵەن مانەوەی کۆبوونی خۆراک ئەگەر بەتەنها ئارد بەتەنها ینی مادەی ئارد لە چوارچێوەی کۆبوونی خۆراکە بدرێت ینی باڵانسێک ڕاگرێت لە بازاڕە بەڕاستی ینی کاریگەری زۆرە بوونی ئەم کۆبوونی خۆراکە هەر ئەگە بەناویش بمێنێت ینی بەڵام نەمانی کاریگەریی زۆر نەگەتیڤی هەیە بۆ سەر ژیان و بژێوی هاوڵاتیانی عێراق بەگشتی زۆر باش دوا پرسیان تایبەتە بەو زیانانە ئەگەر هاتوو ئەم بڕیارە جێبەجێ کرا تا چەند زیانی دەبێت و زیانەکانی چی دەبێت بە تایبەتی بۆ هاوڵاتیان و دواتر باس لە بەرزبوونەوەی نرخی کەرەستەکان دەکرێت زیانەکان بڕیاری نێشتنی کۆبوونی خۆراک بەڕاستی پێدانی بڕێ پارە لە بری پارێکی ڕەمزی وە گوتمان بڕیارێکی کتوپڕ و قورسە وەکو وەزیری کاروباری کۆمەڵایەتی عێراق ئەڵێت ئەمڕۆ لە لێدوانێکە بۆ ئاژانسی المسلە ینی نەسا ڕوبەعی نەسەن وهاڵێ ئەڵێ بڕیاری نێشتنی کۆبوونی خۆراک پێدانێکی زۆر خراپ ئەکاتە سەر ژیان بژێوی هاوڵاتیانی عێراق و شێکی قورسە ینی پێیان هەزم ناکرێت بەڕاستی ئەمە و لە مانگەکانی داهاتووشا ئەگەر ینی کە بڕیارەکە جێبەجێ کرا و کاتە ئازانین کاریگەری خراپی ئەم بڕیارە چیە بێت بەڵێ ئەمە بۆ چوونێکی ڕاستە بەڕاستی ینی چکە عێراق باردەخێکی وەکو وتمان شروشەوە و ناسەخەمژێری ئابووری و سیاسی و ئەمنی وانەتی ئەپەڕێ لە ئێستاە ینی تەوقیتی هەڵبژاردننی ئەم کاتە بۆ دەرکردنی بڕیارێکی لەم جۆرە نەگونجاوە بەڕاستی بەڵێ سپاس بۆ سابیر عەبدوڵڵا ڕۆژنامەنووسی ئابووری سپاس بۆ شیکردنەوە بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شازادە دەڵێت قازان جاروەها ڕۆژە وریا دەڵێت زەرەرە چونکە نرخی خۆراک لە بازار زیاد دەکات و پارەی وەرگیراویش کەمە باگوێمان لە کاکڕەنجدەر بێ لە سلێمانیەوە فەرموو کاکڕەژەر ئەم کاتتان باش بەرنامەکەتان تەوەرەکە لە شوێنی خۆیەتی لە کاتێک بوونجاوی شایە بەڵام پێم وایە ئەمە شتێکی زۆر نادەپەروەرانەیە چونکە هەر بۆ تاکێکی خێزانە 15,000 چیە کە کاتە 4 کیلۆ شەکر نازام ئەوە ینی چۆن بیریان لێ کردێتەوە کە بەم شێوەیە ینی بیر لە میلەتەکان بکەنەوە و ئەوە میلەتەکان هەڵخەڵکێن بڕوام وایە ئەوەش بەشێکە پاڵخۆتاننی خەڵک و جوێنەدان بە خەڵک و پشوەخستنی خەڵک ئەگینا چوارینە 15,000 چیە بۆ تاکێکی خێزانێک کە بکاتە دوو دەبە ڕۆنی زەید ناگات 2 کیلۆ برنج ناگات دوو قوتوچە یعنی نازام چۆن بیریان لەوە کردوتەوە کە بەم شێوەیە خەڵک هەڵخەڵکێن وەڵی نازام ئەمە کارێکی زۆر نادەزرانەیە کارێکی ینی دوورە لەوەی کە ڕەچاوی بەرژەوەندی خەڵکی تیابێ بەلامەوە ئەو بڕیارە پەسەند نەکرێت زۆر لەوە باشترە کە پەسەند بکرێن چونکە بەڕاستی ئەو بڕەپارەیە داناوە ینی بازار ئەفرێت و
بازرگانەکان ئەوانیش لە جاران زیاتر گیرفانەکانیان پڕە بێت و میلەتی زیاتر قڕی بەسەرە بێ. هیوادارم ئەو سەرکردانە باشتر بیر لە میلەتەکەیان بکەنەوە، چونکە بەڕاستی بیرکردنەوە بەم شێوەیە بەرەو ئاقارێکی زۆر خراپیانە بە وڵاتەکان بەرەو هەڵدێرە بە و هیچیش لە بەرژەوەندی بەڵێ کاک ڕەنجەر سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ پەیوەندەکەت. سوبحی لە داقوقەوە فەرموو کاک سوبحی. کاک شام کاتت باش. زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک سوبحی. کاک شان ئەمەی کە پێدانی پارەگە زۆر شتێکی نادروستە، ئەمە هەر ئەوەنەیە ئێمە فرۆشاوین وەکو فرۆشتن فرۆشاوین بە هەنێ بازرگان و هەنێ سەرکردە و ئەوانە. ئەمە سیاسەتێکە کە هەنێ شت جێبەجێ ناکەن، ماوەی جارێ دەبێتە سیاسەتی بینی نەوت و غاز و ئەم شتانەی جاگە هەزار بەجارێ شتێ دێر نەکایەوە. جارێ بۆ موچەی نازانم پێشمەرگە، جارێ نازانم بۆ موچەی مادەی 140. اینجا ئەمە سیاسەتێکە کە لە سیاسەتەکانی خۆیان ئێمە 15,000مان دەن پێیا 30,000 بەشی ئەوە ناکە کە یەک ژەم خواردن ناکە. ئەمە سیاسەتێکی بین خۆیانە. هیوادارم ئەم شتە ئلغاکەنەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئاسۆ لە سلێمانیەوە فەرموو کاک ئاسۆ. کەشوان ئێوارە باش. زۆر سپاس، ئێوارەت باش کاک ئاسۆ فەرموو. سەرەتا زۆر سپاسی کاکساوی دەکەین، دیارە جوان ڕوونکردنەوەی لەسەر وەزەکاندا. خۆی بە حەقەت بە نسبەتەوەرەکەی بەڕێستانەوە خۆی ئەوەیە حەقی وایە ئێمە دلەیی سەرەتا لە دکتۆر خەیرڵا بکەین کە وەزیری بازرگانی عێراقا و ئەو کەسێکە کە سەر بە هاوپەیمانی خۆشمانە و لەگەڵ ئەوەیە بەداخەوە خۆی پێم وایە ئەو نرخەی کەدا ناوام ڕوبەڕاستی ئەمە یاریکردنە بە مەزاجی خەڵک، یاریکردنە بە تاک بە تاکی ئەم میلەتە بە هەرێمی کوردستان و عێراق و هەمووی بەگشتی. ئینا پێم وایە هیچ بەرپرسێکی باڵای نە عێراق و نە هەرێمی کوردستانیش پێم وایە هیچ کەسێک لەوانە بە 15,000 مانگانەی ئایلەی خۆیان ناتوان دەربڕن. ئایا بۆ ئەبێ 15,000 ئەوان ئەگەر هەربیشیانەوێت ئەو خۆراکە نێڵن، بەڵام بەڕاستی مەبلەغێکیان داناوە ئەیانوێت چۆن وەکو ساڵی نەوەتەکان بۆ ژورەوە ئێمە تووشی گرانی و تووشی خێرانێک بووین. ئەمان بە هەمان شێوە دۆخی عێراق و هەرێمی کوردستان و هەمووی بەعام بەرنەوە هەمان دۆخ بۆ ئەوی میلەتەکەمان تووشی خێرانیەکی گرانی بێ. مسپاسانەکە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەڕێزان، حەیدەر نووری بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پلاندانان و بەدواداچوون لە وەزارەتی بازرگانی عێراق ئەوەی ڕاگەیاندووە کە بەپێی ئامارێک تا ئێستا 34 ملیۆن کەس لە لیستی خۆراکدا تۆمار کراون. بەڵێ هێرش لە سلێمانیەوە فەرموو کاگێرش. زۆر سپاس کاگێرش. پێش ئەوەی من بێمە سەر ئەو بابەتە ڕەخنەیەک لە کەناڵەکەتان هەیە ئەگەر ڕێگام پێ بن. فەرموو کاگێرش. بەڵێ دیارە لە سپەی ئەم مانگی ڕابرد سپەی 11 با بڵێن یاری کۆتایی لە نێوان هەولێر و کوێتی کوێتی ئەنجامدرا لە شاری هەولێر. بەڵێ یاریی ڕێکوپێک و زۆر دیاردەیەکی شارستانەی پێوە دیار بوو. ڕاستە ناتی هەولێر 4 گۆڵی کرا و دۆڕا. بەڵام جەماوەری کوردستان بە شێوەیەکی باش کە ژوارەیەکی زۆر لە ساحەیە دانیشت بوون، شتێکی زۆر جوانیان کرد، سیمایەکی زۆر جوانی بەخشی بە وڵاتەکەمان و بە شارەکەمان. ڕخنەکەی من لە جەنابەتان ئەوە بوو شەوێک دوای ئەوە راپۆرتێکتان پێشکەش کرد لە دەرەوەی یاریگا کۆمەڵە پشتی نەشیا و بەڕێی من حەق نەبوو پیشان بدرێن لەبەر ئەوەی ئەم ناشرینکردنی ئەم سیما جوانە لە بەرژەوەندی چێە. ئەو ڕخنەیەک لە جەنابەتان ئەگەر لێم قبوڵ کەن. بەڵێ هەموو ڕخنەیەک قبوڵ دەکەین کاگێرش. دەڵێم هەموو ڕخنەیەک قبوڵ دەکەین. سپاسانەکەی. سپاس بۆ. دەربارەی ئەم بابەتی ئەمڕۆژ من بە حەقەت لەگەڵ ئەو بڕیارەی حکوومەتی عێراقیان نیم. چونکە ئەمە بەڕاستی بازار ئەوەندەی تر گرانی دروست ئەبێت و ئەم بڕیارە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە و لەگەڵ ڕێزی حکوومەتم بۆ جەنابەت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. وشیار لە سلێمانیەوە فەرموو کاک وشیار. الو بەڵێ کاک وشیار گوێمان لێتە فەرموو. الو سلام علیکم. عەلەیکم سەلام کاک وشیار فەرموو. باشی برا. زۆر سپاس دەکەم. بەخوا یەکەم شەدەبانتیە. کاک وشیار ئەگەر دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکەی خۆ دەنگەکەی کسکەی بە باشی گوێمان لە دەنگت نییە ئاوا. یەکەم شەدەبانتیە. تەوەرەکە تایبەتە بە چی؟ خۆدە چۆڵێتە ئێستا تەلەڤیزیۆنی نینە. کاک وشیار بە باشی گوێمان لە دەنگت نییە ئاوا. لێمە تا چۆڵێتە ئێستا نینە کە ئێستا تەلەڤیزیۆنی سای کوڕێسای. بەڵێ کاک وشیار فەرموو. سپاس بۆ کاک وشیار لە سلێمانیەوە دیارە بە باشی گوێمان لە دەنگی نییە. هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە.
لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک فاخر بالاک دەڵێت پێم خۆراک باشترە چونکە دوکانداری هێندە بە وجدانمان نییە تاکو بە نرخێکی گونجاو خۆراکمان پێ بفرۆشن. مستەفا عوسمان دەڵێت وەڵا زیانە. فەهمی جەمال دەڵێت زیانە چونکە پاش ماوەیەک نرخەکان زۆر بەرز دەبنەوە لە دەست حکوومەتیش دەردەچێت و دواتر دەڵێن بازار ئازادە. لیزا لە سلێمانیەوە فەرموو لیزاخان. باش کاکشوان زۆر سپاس لیزاخان فەرموو. دەستخۆشی وەرنامە و تەوەرەکەتان لێ یەکەم. زۆر سپاس دەکەین. کاکشوان من پێم وایە ئەمە تەنها قازانجی حکوومەتی پێایە لە بەرۆی بەشێکی ئاشکرا ئەمە ئەبینین کە سەرمایەدارەکان سەر بە لایەنێکی حیزبین ئەوانەی کە لە وڵاتەیە لایەنی بەزرگانیان گرتووە هەمان ئەو کەسانن کە سەر بە لایەنێکی حیزبین و ئیش بۆ کەسایەتێکی سیاسیەکەن لە هەرێما هەرچێکیشیان دەستکەوێ بە دڵنیاییە و بە دڵنیاییە 15,000 هیچ نییە کەواتە ئەبپاری زۆر زیاتر سەرف بکرێ بۆ کڕینی خۆراک. هەرچۆنە من لە خانەوادەکەی خۆما 4 کەسین کەواتە 4 کەس هیچ کاتێشتی بە ئیما زۆر بەکەین بەکارهێنابی لە بەروی شتەکانیان ئەمانە باش نییە کە ئەدرێ بەڵام لایەنی کەم دانی بڕی ئارد باشترین شت بوو بۆ خەڵک لە بەروی کە باش نییە کە بڕێت یعنی زەختێکی زۆر ئەخاتە سەر بازار کە شتێکی زۆر داواکاری لەسەر بوو بە دڵنیاییەوە گران ئەبێ کە گرانیش بوو چی ئەکرێت قابلێکی قازانج بکە سەرمایەدارەکان قازانجەکەن و ئەوانەشی کە زیانەکەن تەنها میلەتن بۆیە منۆکوتم ئەشێڵێمەوە ئەمەی کە قازانج ئەگات تەنها حکوومەت و سەرمایەدارەکانی حکوومەتن لەبەرەوەی حکوومەت ئەڵێ تێر ئاگای لە بەرسی نییە منیش ئەوەنداڵێن حکوومەت ئاگای لە میلەت نییە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت وەلید لە هەولێرەوە فەرموو کاک وەلید. الو السلام علیکم. علیکم السلام کاک وەلید فەرموو. کاک من لەسەر تەوەرەکە قسە ناکەم. زۆر باشە کاک وەلید بە کورتی فەرموو. کاک ئەمە پێشمەرگەی زێراوانینە ئەمە حەزمان لێیە بەرنامەی لەسەر زێراوانی داوامان زۆرە. بەڵێ. حەز دەکەین داوامان و چاکەن داوامان لە کاگنی تیروان سەرۆکی حکوومەتی هەرێمە داوامان و چاکەن. بەڵێ. بەڵە سپاس بۆ کاک وەلید لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت. سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار. جانم کاتە باش. زۆر سپاس کاک سەردار فەرموو. بەرنامەکە لێ یەکەم. سپاس دەکەین بەڵێ فەرموو. نسبەت تەوەرەکەتەوە من بە بڕیارێکی زۆر سەقەت یێزانم هیوادارم کە خەڵکی عێراق بە کورد و عەرەبەوە لەسەرم بەم بڕیارە بشنەوە و هەمووی خۆپیشاندان ساز بکەن. بەڵێ. چونکە ئەوە بەس کۆمەڵە خەڵکی چاوچنۆک ئیسرائیل لێ یەکات بازرگانە چاوچنۆکەکان ئەگەنا خەڵکێکی فەقیر و هەژار هیچ ئیسرائیل لێ ناکا و هەمووی خەڵکەکە بە هەر دەی ناباز لێرەوە. دەست خۆش بێت. سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک. فریاد ئیبراهیم دەڵێت زۆر زەرەرە چونکە لەو هۆیەوە هەموو کەل و پەلێکی خراپ و گران دەکردرێت و خەڵک توانای نابێت بیکڕێت هەروەها ڕێبین حەوێز دەڵێت من لە ئێستادا چاوەڕێی گرانی و برسێتی ئەەکەم لە وڵات چیا کەرکووکی دەڵێت نەخێر خۆراک بدرێت باشترە چونکە ئەو بەرەپارەیی قەرارە بدرێت ناگاتە نرخی خۆراکەکە بۆیە ئەم بڕیارە لە زیانی خەڵک تەواو دەبێت بەڵە پەیوەندیەکی تر لەگەڵماندایە. عمەر لە چوارقڕنەوە فەرموو کاک عمەر. ئێوارەت باش برام. زۆر سپاس کاک عمەر ئێوارەت باش. دەستخۆشی لێ دەکەم بۆ تەوەرەت وەڵی برا جوانەکەم بە نسبەت ئەو فۆرمی خۆراک و 15,000 بۆ هاوڵاتی بەڕاستی ئەوە کارەساتێکی زۆر گەورەی لەم وڵاتەیمان ڕوودەدا لەبەرم بخۆم سارەی بارم پێەیە ڕۆژانە بار ئەگوازمەوە بۆ تازیرەکان لە هەولێر بۆ ڕانیە لە هەولێر لە سلێمانی بۆ ڕانیە بە تایبەتی جملە فرۆشەکان. بەڵێ. ئەگەر ئەو کاتی کە بەیع دێت و بەیعەکە دەدرێ ئار دێ شەکر دێ برنج دێ ڕۆن دێ ئەو شتانە دێ باوەڕ کە تازیرەکان هەموو تاوژانە سەریان لێ لەبەرەوە شەکانی خۆیان سەرف نابێ و نافرۆشێ. بەڵام ئەگەر یەک مانگ بەیعەکە تاخیر بوو هەموو جۆرە شتەکانی وان یعنی نیوەی زیاتری قیمەت دەستە سەر. بەڕاستی ئەمە من بەلای منەوە شتێکی زۆر خراپە 15,000 دینار بۆ هاوڵاتی و بەڵام فۆرمی خۆراک نەبێ بەڕاستی دوای کارەسات ڕوودەدان لە وڵاتەیمان. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت حەکیم لە باتیفۆوە فەرموو کاک حەکیم. السلام علیکم. علیکم السلام کاک حەکیم فەرموو. باشە برا. زۆر سپاس دەکەم فەرموو. باشە برا ئەف قەرارەدا یعنی هەر نەفوتی 15,000 مانە باشە ئەف 15,000 دەترا چ کردن؟ بەڵێ. دەترا دونی کرد دەترا برنجی کرد دەترا شاکری کرد دەترا خاستە کرد دەترا چی کرد چناگی از 5 نفر 15
دب تهديد كده بأخلاق بله يعني إذا كانت بابا الله بتاعي قلتي أو دشمن الملاتي كردة أو دشمن الملاتي كردة بله سپاس بۆ پەیوەندەکەت کارزان لە سلێمانیەوە فەرموو کا کارزان الو بەڵێ کا کارزان گوێمان لە دەنگتە خۆشی بەرنامەکەن لێ دەکەم بەڕاستی بەرنامێکی جوانە سپاس دەکەم فەرموو لەسەر تەوەرەکەش وەڵی شێشی نەشیاوە بەڵام هیوادارم چاک بکرد لای حکوومەتی عێراق ئەم پارێزگاکان بگریتوانێ بەڵام هۆکارەکەی بە قەنەعاتی من دەگەڕێتەوە سەر ئەوەی کە سەرۆک مەسەفیتیا ناکەوانە بە قەنەعاتی من مەسئول وەزانی بڕوخێ باش دەکە ئەویشە چاک دەبێت سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب باش وێوارێت باش کاتە شوێن گیان زۆر سپاس کاکە سەرتیب فەرموو دەستخۆشی ئەو تەوەرە یەکەم بەڵاسی ئەو تەوەرە لە بەرژەوەندی گشتی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە و لە جێ خۆیان سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆش بەوە دەست پێکەمەڵێم بەڕێزان بینەران هەموو لایەکمان گوێبیستی بڕیارەکەی وەزیری بازرگانی عێراق بوون کە گوایە لە جیاتی بەشەخۆراکی ماهانە نەفەری 15,000 دینار سەرف بکرێت بەڵام من بە وەزیری بەڕێز و ئێوەی هاوڵاتی ئەڵێم ئەمە چی کارەساتێک دروست ئەکات لە وڵاتە ئایا لە ئێستادا دەسەڵات توانای کۆنتڕۆڵکردنی بازاڕی هەیە ئایا وەزارەتی بازرگانی لە ئێستادا ئەتوانێت هەمی پێداویستەکان لە بازاڕدا دابین بکات یان سارێکی ترمان بۆ دروست دەکەن جارێکی تر ئەماندەنە دەست بازرگانی چاوچلۆک و خوێنمان بمژن تا ئێستا دەسەڵات نەیتوانیوە نرخێک بۆ کیلۆ گۆشتێک دابین کە ئەی ئێستا چۆن ئەتوانێت ئەم هەموو نرخانە کۆنتڕۆڵ بکات دیسانەوە کارەساتی 91 دووبارە ئەبێتەوە لە کوردستانە داوا لە هاوڵاتیانی کوردستان خۆشەویست دەکەم بەم بریاڕە ڕازی نەبن لەبەر ئەوەی کارەساتە بۆ تەبەقەی سێ و ئێمەی موچەخۆر و هەژار هیوادارم کەس ئامادە نەبێ بە وەرگرتنی ئەو پارەیە لەبەرەوەی ئەماندەنەوە دەست خەڵکێکی بازرگان و چاوچلۆک لە خوانەترس و دووبارە وەک 92 دەست ئەکەن بە خوێنمژینی ئێمەی گەلی کورد و سپاسانەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەباس لە هەریرەوە فەرموو کاک عەباس کاک عەباس لە هەریرەوە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە بەکر لە گوڵانەوە فەرموو کاک بەکر باش برایوانە باش زۆر سپاس کاک بەکر ئەحواڵی باش زۆر سپاس دەکەم وڵی بە نسبەت ئەو بڕیارەوە ئەوە هەر بڕیار نییە لەبەرەوەی تۆ عیب نەبێ پەردەیە ئاردی ئاژەڵ ئەکڕێ لە ئێستادا بە 22,000 بەس ئاژەڵ مەگەردی خوا حەشە حاضری جابێ ئەمە بەعی نەیە و ئارد نەیە ئەزانی چی لێر وای لێ کەس هەر بۆی ناکڕێ باشە کاک بەکر ئەگەر وابێ لەسەر فەیسبوک ماریە ئەحمەد دەڵێت من پێم وایە پێدانی پارە لە خۆراکەکە باشترە چکە ئەو خۆراکە ئەکسپایرە و هیچ کات خواردنی باش نەهاتووە بۆمان خۆوایە بەڕێزیان بەس ئەزانین چۆنە خۆی شتەکە بەو جۆرە نابێ ئاردەک بەس ئاردەکان بە کەڵگە قەناعەتە برنجیان کیلۆی 9 دیناریش ناکە بەس ئاردەکان بە کەڵگێ ئاردوا لێکن کەس هەر بۆی نەکڕی سە بە 22-23 جابێ ئەمە بکرێتە بدەیەکی تر و باعی نەیە ئەبێ بە چەنەوەڵا ئەبێ بە 35 ئەبێ بە 50 بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەرزانجاف دەڵێت هەڵەیەکی گەورەیە باشترە چاکسازی لە کوالیتی خۆراکەکاندا بکرێت بەختیار لە سلێمانیەوە فەرموو کاک بەختیار کاک بەختیار لە سلێمانی بەڵێ کاک شوانم کاتەوە باش زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک بەختیار خۆشی بەرنامەکە و لێکم کاک شوان لە کاتی خۆیان بەڕاستی بەڵێ سپاس دەکەین فەرموو کاک شوان ئەوەی کە ئەشمان نەنێ ئەمە غەدرمان لێەکەن زەحمەتەمانەوەش ببڕن و پارەشمان بنێ بۆ نمونە کاک شوان من بەبیرمێ من مناڵ بووم بەیەکەمان گوێزانی تیا بوو لەتکەنۆکی تیا بوو نیسکی تیا بوو پەنیری تیا بوو ئێستا ئەمان بەتەمان ببڕن و دوای ئەوەش 15,000مان بەنێک 15,000ەکەی ئەمان کیلۆی ڕۆنی باش نەکات وانە مڕێزمێ بۆ خوشکە بەڕێزەکە ئەڵێ شتی خراپمانێنێ ڕاستە من لەگەڵ قسەکەی ئەوام بەس کاک شوانجان ئەمەی ئەمانەیەکەن من برنجم وەرگتۆ فرەماوە باوەڕکە ئاردم وەرگتۆ ژنەکەم کردوێتی بەخێر دراوسەکەمانایەتی بە قاسەکانیان یعنی ئێستا ئەوەی کە ئەمان نەمانێنێ لەسا ئەوەی گۆڕبە گۆڕەکە فەشکوردبەوەی ئەو گۆڕبە گۆڕێکە ئەوە یانێ من مناڵبووم بە حەڵ بەبیرمێت من هەروەها دەستخۆشی بەرنامەکەشی لێەکەم زۆر 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 لە کاتی خۆیان بوو دەستخۆشی لێەکەم دووبارە ڕێز و تەواومەیە بۆ جەماعەتی کە لەگەڵتان و پەیوەندەکەشیان بۆ وەرگرتم دەستخۆشی بەرنامەکە لێەکەم دووبارە زۆر سپاس زۆر سپاس بەناوی هەمویان و سپاس بۆ کاک بەختیار لە سلێمانی کاروان لە هەولێر
فەرموو کاکاروان. ئێوارە باش. زۆر سپاس، ئێوارەت باش کاکاروان. بەڵێ فەرموو. بەنامەگەرێکم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی برا جوانەکەم سەرەتا بارەوە دەستێ بکەین ئێمە چەند ساڵە ئەو نەفتە دەڕوات لە بەرامبەر ئەم خۆراکە بەڕاستی ئەو مادانێکە لە بایە هیوە دەژیا هەتا ئێستاکە کەسێک نەهات ڕێژە و ڕێژەم بزانێت چەند مادەیەت بۆچی ئەوە کەمە لە بایە یعنی مەسەلەن تەنها مەسەلەن ڕۆنی زەیتە برنجێکی خراپە بە کەڵک خواردن نایە تۆچایەکە تەنها بۆ فڕدانە ئەوە سەر ڕایەوە کە ئەو مادانە خراپ بوو کەسێک لەبەر گەمدەڵی و لەبەر دزنی لەبەر هەر کەس ئاگای لا ینی نەیتوانی لە پێشنەوە لەو مادانە بکات سەر ڕایەوە هاتن ئێستا ئەو بە عەشان بڕی فۆرم خۆراکیان بڕی کردیانە بە 15000 ئەو 15000 بە ئەو کەسێک کە ئەو بڕیارەی دەرەکات یاخود تەئیدی ئەو بڕیارەی دەکات یاخود لە پشتی ئەو بڕیارە یاخود قبوڵیشی دەکات با بێزارێن ناو عائیلە و ماڵ و منداڵی خۆی دەستێ بکات هەر منداڵش خۆی 15000 پێ بدا بزانێت ئایا دەردەچیتن لۆ ماگەشی ئەو هەموو خۆراکی دابین بکاتن. بەڵێ سپاس بۆ کاکاروان لە هەولێرەوە بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕێبەرکەریم دەڵێت ئەو پارەیە کە وەردەگرێت زۆر کەمە لە چاو نرخی شتومەک لە بازاردا کاوان ئەمەر نووسیوێتی بەڕاستی خۆراکەکە باشتر بوو لەو بڕەپارەیە 15000 دینارە بۆ یەک تاکی کۆمەڵگە زۆر کەمە و فەردەیەک برنج بە 15000 دینار دەکڕێت. بەختیار لە سلێمانیەوە فەرموو کاک بەختیار. ئەم کاتێ باش. زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک بەختیار. زۆر سپاس دەکەم فەرموو. وەڵی بەنێسەدەم پارەی کە لە باسی خۆراگەیرە من یەک کەس ئەڵەم لێرا بە بۆ چوونی خۆم ئێمە نە حکومەتمانەیە نە لە هەرێمی کوردستانە نە لە عێراقا ئاشی نەزانە خۆی گەڕێ باشترین بەڵگەت بۆ قسەکانم ئێران 3 مانگە حیسابی لەسەر کولی نەفرێک 120 میلیۆن کەسە نەفەری 100,000 لەم مانگە بۆ یەکاتە 100,000 تمەنیش کارن ئیسلامی و خراپە وایە حیسابی لەسەر بەس ئایا نازانم ئەم کوردەی ئێمە بە تایبەتی کوردستان بە تایبەتی کوردستان تۆ لە جنوب گەڕێ ئەم پارەیە چیلی ئەەکەن لە چۆدایان تاکەی پەڵێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتە باش. زۆر سپاس کاک محەممەد فەرموو. بەڵێ ئێستا ئێمە کوونانەوە کە لە شاری سلێمانیە نانەوامان هەیە بێت و حەسەن و تەمانیە نیە بێت دەیخێن بێت ئەم تەوان ئادیش تەوان کەمشتا ئادەکە گرانە بێت. بەڵێ لەوانەیە دەخل تدەسەر ئادەکەم هەموو نانەوە خۆراگای سلێمانی داخین چکە خێر ناکەی ئێمە ئینتحال لە ئادا خێر ناکەی ئەو حەسەن نزەنە بکەی ئەمانانەی فرۆشینەوە یەک دینار ئیسمادەمە لە نانەوەی دەست ناکە چاوەر ئادەکەشی تێمەچی چرا تاریپیە دووەرە چێ دەسە پەنجاهزار ناوێ خێری نانەوە ئێمە چی بێ ئێمە وەکو نانەوەکەن تاکیل و نوک و شاختی خۆم کەس زانیەکە من دایەخە. بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامەگەشتان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سلمان لە شێخانەوە فەرموو کاک سلمان. باش کاک شوان. زۆر سپاس کاک سلمان. بۆ بڕی پارەی ئەوی 15000 بۆ لە باتیەوەی ئەوبا. بەڵێ. بەڵێنایی بەڕاستی ئەو 15000 ترا هیچ ناکەن ئەگە بەدرستی بێ. يعني باشي أخرى كان أوي ترابيز بو بعض زاري بابل لباسي لباتي ولا الجريز بعض زاري كيف لذلك بتشوي باشي كات. بله. يعني بعض زار عينها كان يفيد بدنتيش. بله سباس. بله سباس. براي من وين يعني ضعفك باشت لوي بعض زاري. سپاس بۆ کاک سلمان لە شێخانەوە لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕاژە فانتازی دەڵێت قازانجە چونکە زۆر کەس ئێستا کۆبوونی خۆراک ناخۆن یاخود بەکاری ناهێنن وا باشترە پارەکە بدرێ بەڵام ئەو پارەیەش بڕێکی زۆر بێت کە جێی خۆراکەکە بگرێتەوە. بڵێ ئاڵێ لە سلێمانیەوە فەرموو ئاڵێ خان. زۆر سپاس ئاڵێ خان فەرموو. من هیچ کاتێک ئەم بڕیارە با قازان نازانم هەموو کاتێک زەرەرە سەرکی هەر لە ماڵێکە نەفەری 15000 یان 15000 لەم ڕۆژەیە چێکا باوەڕکە پیتزایەکە بۆکە پیتزایەکیش بەشی زەمێکی ناکە یان نازانم حکومەت بۆچی بەم شێوەیە بیت لە میلەتەکاتەوە تۆ 15000 ئەی و دوێ ئەوەش بەیاعیەکەیان ئەوە نەبێ یعنی شتێکی باش بێ برنجێکیان هەیە یعنی نازانم کەلی ئەنی بۆنێکی زۆر زۆر ناخۆش و پیسی لێیە ئەوەی کە خەڵک ئیسپادی لێ بکات تەنها زەیتەکەی و هیچیکە و زەیت و بەڕای من سەکرەکەیە کە خەڵک ئیسپادی لێکە بە هەمان شێوە
شاكي أبين يعني فاصوليا يستغنوكا يعني نازم لها مشتكى غشيان فيها كير سنانات جسنا أوي كالباعية كسا بقنا وراديكا غشي زباعية كيابتان يعني بوشي بمسوي رفتارة كان يعني تموها أما كاريجريكي زوزو خرابي أبي بوستريا يواداري شم كاريجري زوزو لو خرابتريش أبي بوستريا شوكا من حكمتي أما هيش كاريجي ناكا هیچ کاتێک بیر لە خەڵک ناکاتەوە بیر لەوە ناکاتەوە کە گرانیەکی یەکجار زۆر لە بازاڕەکانە دروستە بێت کە خەڵک توانای ئەوەی نەبێت من بە باوەڕی من گرانیەکەی زوو یەتەوە هەرێمی کوردستان چونکە یعنی هەر لە بەشە خۆراکەکانەوە دیارە کە ئەمە گرانیەک دووبارە ڕوو ئەیاتەوە ئێوارێکی ئارام سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکە ستار لە سلێمانیەوە فەرموو کاک ستار. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک ستار. کاکسوان گیان وەڵی دەستخۆشی بەرنامەکە و لەکەن ئەو بەرنامەیە شتێکی زۆر جوانە بۆ ئەو پارەیە کە لەسەر باە ئەیدەن وەڵی حەقا ئەم خەڵکە و هین کات ئەم خەڵکە کە هەسان کا لەبەر ئەوەی حکمە هینەکەی ئێمە سەرۆکەکەی ئێمە ئەفرۆشت بە ئەیگۆڕێتەوە پارە لەبەرەوەی ئەبێ هینکەن وەکو ناڕەزایی دەربڕن. بەڵێ وەڵا ئیتر ئەم پارێکی زۆر گرانە بێ لە بازاڕات بەڵام ئاوا بێ باشترە ئەم پارەی شتێ نییە بۆ خەڵک. بەڵە سپاس بۆ کاکستار لە سلێمانی لە سەرتۆرە کۆمەڵاتی فەیسبوک شەماڵ مزوری دەڵێت دەبێت لە وەڵامدانەوەی ئەم پرسیارەدا کۆمەڵگە دابەشکەین بە سەردوو چینی جیاوازدا چینی هەژار و دەوڵەمەند سەبارەت بە ئەوانەی کە چینی سەرمایەدارن یان دەوڵەمەندن ئەگەر لە جیاتی خۆراکی شتێک پێیان نەدرێت ئەوە زەرەری ناگات و نەکەرپارە بێرەوە سەبارەت بە چینی هەژاریش خۆراک ئەروەها سەبارەت بە چینی هەژاریش خۆراک و پارەی پێ بدرێت ئەوە هەرکەمە بۆی لێرەدا دەبێت ڕەچاوی هەندێک شت بکرێت ئەگەر هات و پارە بەسەر خەڵکدا دابش بکرێت. بەڵێ علی لە زاخۆوە فەرموو کاک علی. مرحبا کاک علی فەرموو. سپاس دەکەم کاک علی. خودت 15000 چی پیرانه 15000 نره دو عزاق نبی انهی شما تکن عزاق نبی نهیبه هم پوه نبی. بله والله بسيطان يعني شنو براسي توضع هذا قانون او برادي راسك الدكتور لا هذا عندنا تشكي هذا شيخي خذي هيا لا لا هذا حضرته انا ما بعرف حكم بەڵێ سپاس بۆ کاک علی لە زاخۆ عیماد لە کەرکووک فەرموو کاک عیماد. زۆر سپاس دەکەم کاک عیماد. سپاس دەکەم سەبارەت بە بابەتەکەی ئەمڕۆکەت بڕوات بێ ئەمە زەرێکە بۆ ملەتی شەعب عێراق ئەمە شتێکی خراپە 15000 دینار وەرە پێم بڵێ 15000 دیناری نەفەری چی دەکا بۆ نەفەرێکی نەفەری 15000 دینار بەڕاستی ئەمە زەرەر لە ملەت بەداخەوە بۆ پەرلەمان ئەمە شتی باش ناکەن شتێ باش بۆیە نایەکە بۆ شەعب ئەمە شتێکی خراپە تۆ بازاری وەرە بدان بە 15000 دینار تۆ چێت پارەی پێچکە برز دەداتێ ئەمە ئادە ئەمە ڕۆنە ئەمە شەکرە نانی تۆ بەداخەوە 15000 نەپارەیە بەڵای بەداخەوە حکومەت تۆ دەبێت لە بابەت خۆت بچێتەوە ئەوە شتێکی زۆر زۆر خراپە شتێکی خراپە داواکارن پەرلەمانەکان هیوادارن پەرلەمانەکان ئەم شتە ڕەبزکەن ئەمە شتێکی خراپە بۆ ملت 15000 دینار کەی پارەیە تکاتان لێکە من بەڕاستی ئەمە شتێکی زۆر خراپە بۆ شەعب و گرانیکی زۆر زۆر بێت لە بازارەوە شتێکی خراپە وەڵای بایەکە دەرگرە باشترە ئیساعەت چەندە بایەکە تۆ زەمانە قوسانی ماندنیە چکەلێکرە باشتر لەوەی 15000 دەکات. بەڵێ سپاس بۆ پێیاندەکەم. بانەفەری 100,000 دینار لە قەیچێکە 100,000 ناوەکەلێکرە باشترە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەنگەر یاخود کاک محمود لە هەولێرەوە فەرموو کاک محمود. بەرە کاک محمودم لە هەولێرێ با پێکەوە بەجێرەی حکومەتی کاکە بەڕێز. بەڵێ کاکە ئەو بەخوای ئەوڕۆ پەردەی بەداخی بۆ ئەوڕۆ بیتە 15000 نەڕێ خوای ئاخر حکومەت ئەمە هەموو ڕۆژێ دەکرین و دەفرۆشێ ئەتاکەینێ ئەمە فەقیرم وەڵای لەناو خانێکی 50 مەتریمە پێز عایلێنە ئاخە پێز عایلە نەفەری 15000 چێ کاکە با بمان دەرێ ئەگەر ئێکستاریشە وەڵای ڕازینە بۆ قایلێ بەخوای برای بەڕێزم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. کاراتەکەی حکومەت ئەمە هەموو ڕۆژێ دەکرین و دەفرۆشێن دەکرین و دەفرۆشێ کوراتەکەی بەخوای ئەوزارم لە دەستی ڕاز و حکومەتی ناو دەبا. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت حەسەن بەرزەنجی دەڵێت من زۆر پێم باشە چونکە
ئەو خواردنانە هەمووی کۆن و خراپ بوون و هەمووی نەخۆشی بوو. یەکێتی میرزا دەڵێت ئەگەر نرخی بازار دیاری بکرێت بڵێ، بەڵام ئەگەر بازار ئاوا ئازاد بێت نەوەڵا زۆریش خراپە. سۆما لە سلێمانی وەسڵاو لێ بێفەرموو. بەڵێ بەڵێ سۆما خان. طبعا ئەو پارەش کەمە بە هەرمۆ بێ بە 4 تەلەفۆ بەشی ناکە. بەڵێ ئەنجا هیوای سەرکەوتنە بۆخوازم هیوادارم لە حکومەت لە خۆتان هەمووتان پێداچوونەی پیا بکەن، هاوکاری بکەن، ئەو بڕە پارەیەکە مەچکوم بەشی تۆ ماڵ لەواچە 4 تەلەفۆ 5 تەلەفۆ بەشی ناکە. بەڵێ سپاس بۆ سۆماخان. نەوزاد هەر لە سلێمانیەوە فەرموو کاک نەوزاد. زۆر سپاس کاک نەوزاد، هەموو کاتێکت باش. بەڵێ لەبارەی بڕیارەوە پێ دەچێت بەرامبەر خۆراک. بەڵێ فەرموو. بڕیارێکی زۆر خراپەوە. بەڕاستی تێگە ئارد بۆ پارەی قەت ناکردرێتەوە بە 5,000. اینجا ئاردەکەی باشە، بەڕاستی شەکرەکەی باشە، زەیتەکەی باشە. ئەمانەی کە ئەو بڕیارە دەرەگەن ئاگایان لە حاڵی فەقیر نییە. گەر ئاگایان لە حاڵی فەقیر بێ بەڕاستی بڕیاری وا دەرناکەم. پیاژێک و مالکی لە سەر حکومەت تا دوێنێ تەسبیحی فرۆشتە ئەمڕۆ بۆ بە ڕئیس جمهوری وڵاتێکە، بۆ بە سەرۆکوەزیرانی وڵاتێک هەروە بەڕێوەچێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە کەرکووکەوە. فەرموو کاک ئەحمەد. ئەم کاتت باش براکەم. زۆر سپاس کاک ئەحمەد. کاکە مەسەلەی دەربارەی بایعەکە. بایعەکە عینەن چۆن لە هەرێمی کوردستانە دێت، لە کەرکووکش برنجە دێت دوو لە ڕووی خوا ئاگای لێیە حیواندارەکان تێن ئەیکڕن ئەیکەنە ئەیکوڵێنن ئەیدەنە دوو لە ڕووی مانگا و چشت. چشتەکە هەموو شتێ حکومەت خۆی بەدەست خۆیەتی. ئێمە چەندەها ساڵە داواکاریمان ئەوە بوو ئازادی و ڕۆژێ خۆش ئاوا بەس نەمانزانی ئێمە خراپمان بەسەراتی و ئاوە. نانی شتەکە وەلەکەم دیکتاتۆر بوو، چی لێمان نەکرد، ئەلفالمانی کرد، ئیجتیماعی بارانمانی کرد، دەربەدەرمانی کرد، بەس یەکتر لایەن بایعەکەوە. تۆ زیاد مەڕۆ سەیرەکەی کابرایەک ئەگەر بێ ئیش بێ مەجبورە هانە ئابا بۆ دزی بۆ پیاو کوشتن. ئەو حکومەتەکە خۆی ئەم کارە گەرەکەتی بێت. ئەگەر این کات ئەتوانێت بەیەکمانیە هەموو شتێکە. ماڵ وایە خۆ ئاگای لێ کابرا سەیرەکەی بێ ڕاتبێتە بێت شتێکە مەجبورە هانە ئابا بۆ دزی بۆ پیاو کوشتن. ئێمە خواخوای ڕۆژێ وامان بوو بەس نەمانزانی ئاوامان بەسەراتیە. وەلەکەم لە خوا بەزیاد لێ مادام ئیستا ئێمە سەرۆکەکەمان کوردە و هەموو شتێ خۆمانی بەس نانەی کارێ وها بکەن دوا ڕۆژ ئێمە خۆمان دیفاع لە خۆمان بکەین. دەفەرموو ئیستا خواتی دزلا ئەوە گەرچەنە مەعەسکەرێ لەبان دۆزەوە بکەن. بەڵێ کاک ئەحمەد. هیچ بەرپرسێ لە کەرکووکەوە هانای ئەوەی نەبێت ڕێگریان لێ بکات. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە کەرکووکەوە. هەڵۆ لە قەڵاتزێ. کاکە و کاتت باش. زۆر سپاس کاک هەڵۆ. فەرموو. کاکە ئەحواڵت باشی؟ زۆر سپاس دەکەم کاکە هەڵۆ. وڵی من سپاسی جەنابەت دەکەم بەڕاستی تەورەکەتان لە جێگای خۆدایە نەکرێت. زۆر سپاس بۆ تۆ. تەوەری ڕۆژانەکەتان لەگەڵ ژیان و تێکەڵبوونی خەڵکە. بەڵێ کاکە. برای بەڕێزم من دەمەوێت یەک شت باس بکەم. ئینسان دەبێ واقع بینانە بێ. لە ڕاستیدا وەزیری بازرگانی ئینسان کە هەڵوێستێک دەنوێنێ حەقا سپاسی بکە. بۆ نمونە هەڵوێستێکی نوان بەرامبەر بودجەی پێشمەرگە حەقا هەموو کوردستان ئازی پێوە بکات. دەڵێ کە بودجەی پێشمەرگە بفرێتەوە ئامادەم ئیستیقالە دەکەم و لەو پۆستەدا نامێنم. بەڵام لەم ئیشیاندا ئیشەکەی لە جێگای خۆ نییە. ئینسان حەقا حیسابی خەڵکی ڕەش و ڕوت و فەقیر و هەژار کات. بەڕاستی 15,000 دینار زۆر کەمە، ڕۆژی 500 دینار دەکات کە ناکاتە یەک لە فەیەک. هیچ ئینسانێک ڕۆژی بە لە فەیەک ناژی. و لە هەمان کاتیشدا پێشنیار دەکەم هیوادارم وەزیری بازرگانی گوێی لەو پەیوەندێ بێ. داواکارم کە پێداچوونەوە بەو بڕیارە بکرێ و لە هەمان کاتیشدا ئەگەر هەر بشکرێ هەر 15,000 لەگەڵ بێ بۆ وەضعی ئابووری هەرێم و هەموو عێراقی شوا باسرا ئاردەکەی لەگەڵ بمێنێ. ئاردەکەی لەگەڵ بمێنێ هەتا حەدێک. ئەگەر ئەوانی کەش بەڵتەخت بچەستێ و ئەوە بێت بە هەر شێوەیەک بێ ئاردەکەی لەگەڵدا بمێنێ و سپاسان دەکەم گەلێکیش مەمنونم
پێم وایە لەوانەیە دوا پەیوەندی یا پەیوەندێک ئەوان مابێت کاکە مەمنونم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەبدولخالق لە بازیانەوە. فەرموو کاک عەبدولخالق. ئەم کاتت باش بەڕسم. زۆر سپاس دەکەم کاک عەبدولخالق. خۆشی تۆرەکە لێکم. زۆر سپاس دەکەم. بەڕێزم سەبارەت بەو بڕیارە بەڵێ ئەگەر نرخی باسار دیاری بکرێەوە بڕیارێکی زۆر چاکە. بەڵام ئەگەر نرخی باسار دیاری نەکرێ ئەوە حکوومەت لە بیرەوەیە کە هاوڵاتیانی یانیان ملەتە لاواز بکات. چونکە لە ڕۆژێکە یانی هەر هاوڵاتێک پێویستی بەوەی 500 دینار خەرج بکات. بەڵێ دەستەکان خۆش بێ زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دوا پەیوەندیمان ئەڤین لە سلێمانیەوە سڵاو لێ بفەرموو. ئەم کاتت باش زۆر سپاس ئەڤین خان. فەرموو ئەڤین خان. بێت ئەحمەد سەبارەت بۆ بابەتی خۆراکی کە ئێستا باسەکری ئەڵێ نەمێنێت ئەو بڕەپارەیە دابین بکرێت. بەڵێ حکوومەت ئەگەر حکوومەت بێت ئەو ئازوقەی کە دابینێ کات کە ئەو ئازوقەیەش کۆنە هەرچەنە خەڵکەکە پێی رازی بووە لەسەر ئەوە شوانە ئێوێ ئەوە ببڕێت و مانگی 15,000 بۆ نەفەرێ ببڕێتەوە ئەبێت حکوومەتێ بێت کە هەرچی پارە و نەوت و هەرچی شتە بۆ خۆیانە بەڵام ئاگیان لە فەقیر و هەژار نییە جا ئەو حکوومەتە هەر نەمێنێ باشترە ئەو پارێش کە ئەیەن بەس بۆ خۆیان بێ حکوومەتێکی زۆر گەندەڵ و ڕسوایە. ئەڤین خان بکە بە ئەو شانە بەکار نێنی. بەڵێ سپاس بۆ ئەڤین خان لە سلێمانیەوە کە دوا پەیوەندیمان بوو لە سەتۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. هێڤیجاف دەڵێت بە بڕای من چ پارە بێت یان بۆ هاوڵاتی کاریگەری نییە و بۆیە دەیکەن بە پارە چونکە پارەکە بە ئاسانی دەتوانن بیخۆن. دنیا حەمڕەشید دەڵێت زیانە چونکە کەلوپەل گرانە ئەو کاتە گرانتر دەبێت و زیانی هەیە بۆمان. ڕەزا عومەر پێی وایە کە زیانە و هیچ باش نییە. خالید ڕێڵی دەڵێت یەک فەردە برن 40,000 15,000 بەشی چی بکات بۆ فەقیر و هەژار هەر لە خۆشیدا بن بەڕێزان.